تا ئەو کاتەش من لە بەرپێی خاتوونەکەمدا دانیشتبووم و غیرەتم نەبوو بە باشی بە دەوری خۆمدا بڕوانم. هەموو ساتێک چاوەڕوانی ئەوەم دەکرد کۆمەڵێک لەو پیاوکوژانە هێرشمان بکەنە سەر و من و کلیۆپاترا بکوژن. بەڵام پاش ئەوەی بینیم بۆ جاری دووەم پیاوەکان گۆڕایەڵی خاتوونەکەم دەبن و قبوڵیانە و ئێمە ناکوژن و پەلامارمان نادەن، غیرەتم هاتەوە بەر و سەرم بەرز کردەوە. لەو شەقامەدا کە ئێمە پێیدا تێدەپەڕین بینیم لە هەموو شوێنێک پەنجەرەی ماڵەکان شکابوون و لەبەر ڕۆشنایی مەشخەڵەکاندا دیار بوو خوێن بە دەرگا و پەنجەرەکانەوە بوو. هەروەک وتم شوێنی ڕابواردنی ئەسکەندەریە لە کاتی ئاساییدا وەک چراخان وابوو تا ئەو پیاوانەی کە دێن شەوق و زەوق پەیدا بکەن تا مەزرۆی ڕابواردنی زیاتر ببن. لەو کاتەدا هەندێک لە چراکانی ئەو شوێنە نەکوژابوونەوە و لەبەر ڕووناکی ئەو چرایانە و مەشخەڵەکانی خۆماندا دەمبینی چۆن ژنەکان ورگیان هەڵدڕاوە و ورگ و ڕیخۆڵەیان هاتبووە دەرەوە و یان ئەو سرە بێلاشانەم دەبینی. لەگەڵ ئەوەشدا خاتوونەکەم کچی پاشا بوو. دیارە کچی پاشا غیرەتی لە کەنیزەکێک زیاترە، بەڵام لە بینینی ئەم دیمەنە سامناکە تۆقی بوو، چۆن دەموچاوی هەڵبڕسکا بوو. کاتێک بۆ سێمین جار کەژاوەکەمان وەستا و خاتوونەکەم دەستی بە قسەکردن کرد، هەستم کرد لینگی دەلەرزن. ئەو کەسانەی کە لە دەوروبەری کەژاوەکەدا وەستا بوون سەرتاپایان خوێناوی بوو، وەک ئەوەی ئەوانیان لە گۆمێکی خوێن هەڵکێشابێت. زەوی ئەو ناوچەیە هێندە لاشەی لێکەوتبوو ڕەش دەچووەوە، بەڵام لە نێوان ئەو لاشانەدا بە دەگمەن پیاوت دەکەوتە بەرچاو. تەرمەکان بە زۆری ژن بوون. تا نزیکی بەرەبەیان کلیۆپاترا لەوێدا مایەوە و جارجارە فەرمانی دەدا کەژاوەکە ڕابگرن و قسەی بۆ خەڵک دەکرد و ئامۆژگاری دەکردن. لەوە زیاتر بە خوێن ڕشتنی ئەو ژنە کرێگرتانە ڕازی نەبن و لە کوشتار دەسەڵ بگرن و بچنەوە ماڵەکانیان. کۆتایی هاتنی شەو لەلایەک و ئامۆژگاریەکانی کلیۆپاترا لەلایەکی تر کاری کردە سەر ئەو پیاوکوژانە و شوێنی ڕابواردنەکە چۆڵ بوو. جگە لە تەرمی کوژراوەکان کەسی لێ نەما. کلیۆپاترا لەوە تێگەیشت ئەو کەسانی ئەم شەو لە شوێنی ڕابواردنەکەدا خەریکی کوشتن و تاڵان و بڕۆبوون تەنها کرێکارانی بەندەر نەبوون، بەڵکو کۆمەڵێکیش لە خەڵکی شار لەگەڵ ئەمانەدا بوون. کرێکارەکانی بەندەریش خاوەن جلوبەرگێکی تایبەت نەبوون تا بتوانرێت بناسرێنەوە، وەک چۆن پۆلیس یان سەربازانی میسری هەمویان جلوبەرگێکی تایبەتیان لەبەردایە تا لە خەڵکی ئاسایی جیا بکرێنەوە. هەر بەو هۆیەوە کۆمەڵێک لە خەڵکی شاریش بەشداریان کردبوو بۆ ئەوەی لە کاتی ئاشوب و شەڕەکەدا دەستکەوتی مادیان دەست بکەوێت. لە کاتێکدا دانیشتوانی ئەسکەندەریە لە ڕووی ژیان و بژێویەوە سەنگەسار نەبوون تا بۆ بەردەوامی ژیانیان پێویستیان بە دزی و ڕێگری بێت، بەڵام مرۆڤ هەمیشە لە هەوڵی ئەوەدایە هەمیشە هەڵپە بکات و ئەو سەروەتەی هەیەی زیاتری بکات. ئەو بیرمەندانەی لە کتێبخانەیەکدا کات بەسەر دەبەن نەیانتوانیوە خەڵک وا لێ بکەن قەناعەتیان هەبێت و بە پێی پێویستی بژین. تاریک و ڕوونی بەری بەیانی بوو. کاتێک لە شوێنی ڕابواردنەکە گەڕاینەوە کلیۆپاترا دوای ئەوەی گەیشتە کۆشکی پاشایەتی چوو بۆ لای باوکی تا پێی ڕابگەیەنێت کە شەڕ و ئاژاوەی تێکدەران لە شوێنی ڕابواردنەکە کۆتایی پێهاتووە و کرێکارانی بەندەر و هەموو ئەوانەی کە چوو بوون بۆ ئەوێ گەڕاونەتەوە. بەڵام بە تلیمۆسی 13 خەوتبوو بۆیە کلیۆپاترا نەیتوانی چاوی پێی بکەوێت. ڕۆژی دوایی کاتێک خەڵکی شار زانیان شەو ئەو کوشت و بڕە ترسناکە لە شوێنی ڕابواردنەکەدا ڕوویداوە زۆر ترسان، چونکە تا ئەو کاتە شتی لەم بابەتە لە ئەسکەندەریەدا پێشینەی نەبوو بوو، بە تایبەت کە خەڵکی بیانی و ژنی بێگوناه بکوژرێن. دەمە و چێشتەنگا و دەستێک لە نوێنەرانی بەندەر هاتن بۆ کۆشکی پاشایەتی و داوایان کرد لەلایەن کلیۆپاتراوە پێشوازیان لێ بکرێت. کاتێک ئەوان هاتن پاشا لە خەو هەڵنەسابوو،
بەڵام کلیۆپاترا بەخەبەر بوو پێشوازی لێکردن و لێی پرسین چیتان دەوێت؟ دوو کەس لە ئەندامانی ئەو دەستەیە کە بە نوێنەرایەتی ئەوانی تر قسەیان دەکرد وتیان دەمانەوێت بەڕێوەبەرانی شوێنی ڕابواردنەکە سزا بدرێن چونکە ڕووداوەکەی دوێنێ شەو ئەوان ناویانەتەوە ئەگەر ئەوان بڕیارێکی وا نالەباریان دەرنەکردبا کە لە بەرژەوەندی بیانیەکان و بە زیانی میسریەکان بوایە ئەو کارە ساتەی دوێنێ شەو ڕووی نەدەدا. ئەو نوێنەرانەی کە لەلایەن کرێکارانی بەندەرەوە نێردرابوون بە خاتوونەکەمیان وت ئێمە لە قسەکانی دوێنێ شەوی تۆ هێواش بووینەتەوە و تێگەیشتین دەتەوێت بەڕێوەبەرانی شوێنی ڕابواردنەکە تەمبێ بکەیت بۆ ئەوەی لە داهاتوودا کەس نەوێرێت جیاوازی میسریەکان و کەسێکی بیانی بکات بۆ بەرژەوەندی بیانی و زیانی میسریەکان. کلیۆپاترا وتی وەک خۆتان دەزانن من کچی پاشام و دەسەڵاتی ئەوەم نییە و ناتوانم دادپەروەری بسەپێنم و بڕیار و جێبەجێکردنی دادپەروەری لە دەستی باوکمدایە ئەو دەتوانێت گوناهباران سزا بدات بەڵام ئێوە دڵنیا دەکەمەوە دوای ئەوەی باوکم لە خەو هەڵسا ئەم باسەی پێ دەڵێم و ئاگاداری دەکەمەوە کە نوێنەرەکانی کرێکارانی بەندەر هاتوون و پێیان ڕاگەیاندوین داوای سزادانی بەڕێوەبەرانی شوێنی ڕابواردنەکە دەکەن. من لەو بڕوایەدا بووم ئەگەر شەوی ڕابردوو کلیۆپاترا نەبوایە ئەوە ئاگری شەڕ و تاڵان و بڕۆ لەو شوێنەدا کۆتایی نەدەهات و شوێنی ڕابواردنەکەش بە تەواوەتی کاول دەبوو. من لە قسەی خاتوونەکەمەوە بۆم دەرکەوتبوو هەر کاتێک شوێنی ڕابواردنەکە لەناو بچوایە ئەوە زیانێکی وەها گەورە بە ئابووری ئەسکەندەریە و خەزنەی پاشای میسر دەکەوت کە لە باسکردن نەدەهات چونکە لە دنیادا شارێکی جوان هەبوو ئەویش ئەسکەندەریە بوو. لە چوار لای دنیاشەوە خەڵک بۆ گەشت و گوزار و خۆشگوزەرانی ڕوویان لەو شارە دەکرد. ئەو شارە و شوێنی ڕابواردنەکەی ئەو بوو کە سەرنجی گەشتیارانی ڕاکێشا بوو. ئەوانەی بۆ بینینی مۆزەخانە و کتێبخانەکە دەهاتن هەندێک خەڵکی تایبەت بوون و ڕێژەیان کەم بوو بەڵام ئەوانەی بۆ شوێنی ڕابواردنەکە دەهاتن بە دەیان هەزار کەس بوون و کە بۆ سەردانی ئەو شوێنە دەهاتن. من لە زۆر کەسم بیستووە کە گوتویانە فانۆسی دەریایی ئەسکەندەریە لە حەوت شتە سەرسوڕهێنەرەکەی دنیا نییە بەڵکو شوێنی ڕابواردنە گشتیەکەی ئەسکەندەریە یەکێکە لە حەوت شتە سەرسوڕهێنەرەکەی دنیا. ڕۆژێک دوای ئەو کارە ساتە ڕای گشتی شڵەژە کەس پرسەی دانەدەنا و هۆیەکەشی زیاتر ئەوە بوو ئەو ژنانەی لە شوێنی ڕابواردنەکەدا کوژرابوون خەڵکانێکی بیانی بوون و لە میسردا خزم و کەسیان نەبوو تا پرسیان بۆ دابنێن تەنها چەند کەسێکی خەڵکی کەم میسری بوون و نەیانتوانی بوو خۆیان ڕزگار بکەن کوژرابوون. بەڵام مردنی ئەوانە نەبووە جێگای گرنگی و خەڵکی ئەسکەندەریە تا پرسە دابنێت و خەڵک خەمبار بێت. ئەمە لەلایەک و لەلایەکی تریشەوە بەڵێندەرەکان زۆر دڵخۆش بوون لە بەرانبەر ئەو شەڕ و کوشتارەی کە لە شوێنی ڕابواردنەکەدا ڕوویدا بوو چونکە دەیانزانی دوو لە سەرسەی ژنەکانی ئەوێ کوژراون و خاوەن ماڵەکان بە ناچاری دەبێت ژنی تری بۆ بهێنن و ئەو ژنە لە شفرۆشانش دەبێت لە مەملەکەتی ترەوە بهێنرێن و ئەمەش بە قازانجی ئەوان دەشکایەوە. بەڵێندەر لێرەدا مەبەست بازرگانی بچووکە واتە ئەو بازرگانانەی بەهێنان و بردننی ئافرەتەوە بازرگانی دەکەن. هەروەها بەڵێندەرەکانیش ئەوەیان دەزانی ئەو خاوەن ماڵانەی لە شوێنی ڕابواردنەکەدا خانوویان هەیە بە ئاسانی ڕازی نابن و ژنی تازە بهێنرێتەوە ناو خانووەکانیان. پێدەچوو هەندێک لەو خاوەن خانووانە خانووەکانیان دابخەن یان بیفرۆشن لە ئەسکەندەریە بڕۆن و لە سووریا یا لە ڕۆم دابژین چونکە زۆربەی خاوەن خانووەکانی شوێنی ڕابواردنەکە دەوڵەمەند بوون و زۆر پێویستیان بەکرێ ئەو خانووانە نەبوو بۆیەش گرنگیان بۆ خانووانە دەدا چونکە داهاتێکی باشی هەبوو. هەر کاتێکیش بیان ویستایە بڕۆن لە شوێنێکی تر بژین دەیانتوانی خانووەکانیان دابخەن. سەرباری ئەوەش بەڵێندەرەکان دەیانزانی پاشای میسر دەیەوێت
ئەو خانوانە بەکراوەیی بمێنێتەوە، چونکە ئەگەر ماڵەکانی شوێنی ڕابواردنەکە نەمێنن، ئەوە بە تیمۆسی 13 داهاتێکی زۆری لە کیس دەچێت. جگە لە پاشای میسر، هەر یەکێک لە چین و توێژەکانی میسر لەوانش کرێکارانی بەندەر پێیان خۆش بوو کە شوێنی ڕابواردنەکە بەکراوەی بمێنێتەوە تا گەشتیارانی بیانی بۆ شارەکەیان ڕابکێشێت و بێگومان ئەوەش لە بەرژەوەندی و قازانجی خەڵکی ئەسکەندەریەدا بوو. لەبەر ئەوە بەڵێندەرەکان دەیانزانی خاوەن ماڵەکان ئەمڕۆ ناسبەی دەست دەکەنەوە بە ڕازاندنەوەی خانووەکان و بۆ خۆشکردنەوە و پڕکردنەوەی ماڵەکانیشیان دەستی یارمەتی بۆ بەڵێندەرەکان درێژ دەکەن. وەک لەوە و بەرباسمان کرد، لە شوێنی ڕابواردنەکەدا گۆڕستانێک هەبوو بە ناوی گۆڕستانی عاشقان. ئەو گەشتیارانەی لە وڵاتانی ترەوە دەهاتن و پارە و پولیان پێ نەدەما، لە شوێنی ڕابواردنەکەدا هەمویان بە فیڕۆ دەدا و خەرجیان دەکرد و ڕیسوا و ڕەجاڵ دەبوون و نەیان دەتوانی لە میسردا هەڵ بکەن و بمێننەوە، نەیشیان دەتوانی بگەڕێنەوە وڵاتی خۆیان. هەر بۆیە خۆیان دەکوشت و تەرمی ئەوانشیان لەو گۆڕستانەدا دەناشت. هەر بۆیە باشتر وابوو لە بری ئەوەی بە گۆڕستانی عاشقان ناوی بنێن، دەبوایە ناو بنرایە گۆڕستانی نائومێدان. لەو ڕۆژەشدا بیریان لەوە کردەوە لاشەی ئەو کوژراوانە لەسەر ڕێڕە و ناو ماڵەکانی شوێنی ڕابواردنەکە لای بن و لە گۆڕستانی عاشقاندا تەرمەکانیان بنێژن. بەڵام سەرۆکی شارەوانی ڕازی نەبوو، وتی ناشتنی ئەو تەرمانە لە گۆڕستانەکەدا دەبێتە هۆی نەهێشتنی ناو و ناوبانگی گۆڕستانی عاشقان و گۆڕستانەکە دەکاتە گۆڕستانێکی ئاسایی، چونکە گۆڕستانی عاشقان ناو و ناوبانگێکی جیهانی هەیە و یەکێکە لەو شتانەی کە ئەسکەندەریە پێی دەناسرێتەوە. زۆرێک لە گەشتیاران کە دێن بۆ ئەم شارە بۆ ئەوە دێن تا ئەو گۆڕستانە ببینن. لەسەر کێلی هیچ گۆڕێکیش نەنووسراوە فڵان کەس کە خەڵکی فڵان وڵات بووە، لەبەر ڕیسوایی و ڕوت و ڕەجاڵی خۆی کوشتووە. بەڵام هەموو کەس دەیزانی خۆکوشتنی ئەوانە جگە لە دەستکورتی و نەبوونی هیچ هۆیەکی تری نەبووە. ئەویش پاش ئەوەی هەرچێکیان هەبووە و نەبووە لە شوێنی ڕابواردنەکەدا خەرجیان کردووە و دووچاری هەژاریەکی سەخت بوون و پاشان بە ناچاری کۆتاییان بە ژیانیان هێناوە، بۆ ئەوەی لە ناو خەڵکی و ئەو ژنانەی کە مەعشوقیان بوون ڕیسوا و سەرشۆڕ نەبن. سەرۆکی شارەوانی وتی نابێت و نابێت ناوبانگی گۆڕستانی عاشقان بسڕێتەوە و ببێتە گۆڕستانێکی ئاسایی و گشتی. هەروەها وتیشی گۆڕستانی عاشقان کە نزیکی شوێنی ڕابواردنەکەیە، جگە لەوەی جێگای شانازی خەڵکی ئەسکەندەریەیە، هەروەها کەڵک و سوودێکی زۆریشی بۆ خەڵکی ئێرە هەیە، چونکە کاتێک گەشتیاران دێن بۆ ئەسکەندەریە و ئەو گۆڕستانە دەبینن، پارەیەکی زۆر لەگەڵ خۆیاندا دەهێنن تا گرفتاری هەمان چارەنووسی مردووەکانی گۆڕستانی عاشقان نەبنەوە و بتوانن بگەڕێنەوە وڵاتی خۆیان. ئەگەر کەسێک ببوایە و ڕەخنەی لە سەرۆکی شارەوانی بگرتایە و بیوتایە گۆڕستانی عاشقان دەبێتە هۆی ئەوەی ئەو کەسانەی دێن بۆ شوێنی ڕابواردنەکە و پاش بینینی دەکەونە بیر و خەیاڵی ئەوەی بۆ گەڕانەوەیان بۆ نیشتیمان پێویستە پارەیان پێ بمێنێت، لەبەر ئەوە دەست بە پارەکانیانەوە دەگرن و سەرئەنجامی شوێنی ڕابواردنەکە و شوێنەکانی تری ئەسکەندەریە کەمتر کەڵک لەو گەشتیارانە وەردەگرێت. سەرۆکی شارەوانی بە پێی دەستوری ئەو کات و هەندێک لە وڵاتانی تری دنیای ئەمڕۆژ لێپرسراوێتی کاروباری شاری لەسەر شانە. سەرۆکی شارەوانی وەڵامی دەدایەوە و دەیوت ئەو گەشتیارانەی کە دێن بۆ ئەسکەندەریە تەواوی سامانەکەیان لە شوێنی ڕابواردنەکە و شوێنەکانی تردا خەرج دەکات، پاش ئەوەی خۆی دەکوژێت وەک دارێکی لێدێت کە بۆ کەڵک وەرگرتن لە میوەکەی بیبڕیتەوە و ڕیشەکێشی بکەیت. ئەو کەسەش کە درەختێک ڕیشەکێش دەکات بۆ کەڵک وەرگرتن لە میوە و بەرەکەی تەنها یەک جار کەڵکی لێوەردەگرێت. بەڵام ئەگەر لێی بگەڕێیت و درەختەکە بمێنێتەوە و هەڵی نەکەنیت و نەیبڕیتەوە، ئەوە هەموو ساڵێک کەڵک لە میوەکەی و بەرەکەی وەردەگریت.
ئەو گەشتیارەی بۆ چێژوەرگرتن و خۆشگوزەرانی بۆ شوێنی ڕابواردنەکە دێت، وەک ئەو درەختە وایە. ئەگەر ئەوانە هەرچیەکیان هەیە خەرجی بکەن و دواتر لە مایە پوچیاندا خۆیان بکوژن، تەنها جارێک کەڵک لە سامانی ئەوانە وەردەگرین، بەڵام کە هەندێک پارەیان پێ بمێنێت و بەو پارەیە بگەڕێنەوە وڵاتەکەی خۆیان، لەوێدا سەرقاڵی کاری خۆیان بن و دووبارە سامان کۆبکەنەوە، ساڵێک یان 2 ساڵی تر هەر سەردانی ئەسکەندەریە دەکەنەوە و لە هاتنەوەیان قازانج دەکەینەوە. بوونی ئەم جۆرە شوێنانە بۆ گەشتیاری وەک درەخت وایە و میوە و بەری هەیە، چونکە ڕەگ و ڕیشەی هەیە و هەموو ساڵێک میوە دەگرێتەوە.